میوانەکەمان زۆر بەڕێز محەممەد عەبدولقادر بەڕێوەبەری گشتی ژمێریاری لە وەزارەتی دارایی و ئابووری. کاک محەممەد زۆر بەخێر بێن گەلێک سوپاس بەوە بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لەم هێڵە بەیانیەوە بەڕاستی دەست پێ بکەین. منە مێ بزانم شەرحی ئێوە لەسەر ئەم هێڵە بەیانیە چییە، بۆچی بەرز بۆتەوە لە هەندێک جارەوە تا گەشتە 101 و دواتر هاتۆتەوە خوارێ، هۆکاری ئەمانە چییە؟ زۆر سپاس بۆ ئەوێ دیدارێ ئەوە گرافە دیار دەکەن کە ئاراستەی خەرجیە سەرەتا ساڵێ بوو نمونە ساڵە 2022 مانگایەک 48 میلیارد پوینت 79 مت خرجکردین حتی گهیتا مانگا 12 طبعا مانگا 12 اگر کسی ببینید یاد صفره او مانگا 12 خرجیت نراستیانش بر تصفیه حساباته بله اگر ام بحثی اوی گرافی بکنیم بواضحی اوه اتکاروان چاکسازی دا بوموی چند دیار کرده و ام چاوا خرجا کنترل کن یانکو ام چاوا ریک تخین یانکو که جنابه دا پیشتر آماجه بگیری که کم کرینه الویره بود منصر سال خرجیت زیدنه مثلا خرجیت درمانا خرجیت بابت خلو خاشاک بابت شهروانی و حتی دو ماهی که زیده بند بس سیاست آمده پیراو کرنا سیستم KFMS یانکو سیستم ریوبرنا دارایی کردستانه عمل ویرد شین کنترل که این اوان خرجیه باش زور باشه مثلا اگر یک خالی که هی با مارون کیتو ایوه دلین خرجیکان من کم کردو او خرجیانی که ناپیویست بون چی بون اوانی که لادراون و یاخود کم کراونه تو بسیاره که گلکات جه خودا خرجیت ناپیویست طبعا بری بحثی خرجیت ناپیویست که من ویتن از آماجی پیچ هنده بدم که جنابتا گوتی خرجی مید کم کرین از دشم بیجم نه ما خرجیت ریک خستین او ریک خستنی خرجیه خرجیت ناپیویست بو سال 2022 نزدیکی 205 میلیارد دینار ما خرجیت ناپیویست مید دو ریک خستین و او پارجی ما آراسته کرد بو پروژن جرخان بود و برهنان پاراپدانه و تایبت بو موچوکو هنزانن 800 اجداهات هرم کردستانه دیتا آراسته کردن بو موچه خرجیت ناپیویست زیاده او خرجینه اوید نزیکی خدمت گذاری حولات یا نبن چون که اجندا چاکسازی دا او باشتر کردن خدمت حولاتیه برای دوی حالتی دا اگر بابت که کمالی بیت یا ناپیویست بیتن ام دور تخینه باش اسا بابگریم سر او سیستم ایو اما یعنی چون توانی وتانە لە کوردستان ئەم سیستەمە وا بکەن یعنی بچێتە خزمەتی بوارە داراییەکەوە لە هەرێمی کوردستان بەپێی ئەم سیستەمە چۆن ئەوە کراوە طبعا ئەوەت گۆڕوانی چاکسازیەدا کابینانە هەیە ئەف سیستەمە تێتە هەژمارکردنش گرنگترین و استراتیجیترین سیستەم بوار دارایی گشتیدا اوه 1146 یکین ژمێریاری یاندام و دەستگات حکومت پێوەت گیرێ داینە توێرە دا ئەم شەفافانە تعاملێت گەلکەین زائیدان ڕۆتینەوێژی کێمت بیتن کە دەمێ هەر داواکاریەکە خەرجی بوومە ڤڕێکەنە توێرەدا بوومە دیاریت کەویتن دوی حالەتیدا ئەف ڕێک خستنەتێتە ئەنجام یعنی ئەمە بابڕین بە شێوەیەکی دیجیتاڵی کاری لەسەر دەکەن جاران بۆ خۆ دەزانی ئەبواە کتاب و ناو کتابکم لە هەر دایرەیەکەوە ئەبواە کتابێ بۆ دەڕۆی بۆ بەڕێوەبەر بۆ بەڕێوەبەری گشتی بۆ وەزیر یعنی مانە هەمووی ئێستا بە شێوەی دیجیتالی دەکرێت کاتی ئێستادا کاغەس نایەتە ڕێڤەبەریا گشتیا ژمێرکاریە بوو داواکاریە خەرجی تشتێکی هەیە بژنێ SRID یانکو پێناسەی ئەلکترۆنی بۆ هەر داواکارەیەکی خەرجی ئێکسەر بۆ فەرمانبەری خەرجی دەدەن و ئەم پرۆسسکەین و پاشی بۆ هێتە خەرجکردن زۆر باشە کاک محەممەد کابینین و هەم بۆ خۆت زۆر باش دەزانی ڕژدە لەسەر چی لەسەر پێشخستن و بە دیجیتالکردنی نەک هەر وەزارەتی دارایی تەواوی وەزارەتەکان لەو بارەیەوە ئێستا ئێوە پلانی ئێوە چییە تا چەند توانیوتانە بە دیجیتالی بکەن با بڵین بە ئەلکترۆنی بکەن بەێ ئەف خەرجیت هەوە ئۆماژە بگرین ئەوەت بژنە خەرجیت بە کارخستن یان یە تەژغیلی ما خەرجیت دوو بودجەی دیژگێت هەین بودجاوە بەرهێنانە بودجا پەرەپێدانە ئەوە تایبەتەنە پرۆژاوە هەنگاوە پاشتر ئەوە ئەم ئەوان بودجاژی دیسا بخینە سەر سیستەمی KFMS زۆر باشە زۆر بەڕێز محەممەد عەبدولقادر بەڕێوەبەری گشتی ژمێرکاری لە وەزارەتی دارایی و ئابووری گەلێک سوپاس گەلێک بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش بەڕێز شەو باشتر